بینانی بە ڕێزەم کاتتان باش دەرەنجامەکانی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان و هاوکێشە سیاسیەکانی کوردستان لە دوای دەرەنجامەکانی ئەو هەڵبژاردنەوە چۆنێتی پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێیدا هەروەها هەڵوێستی بزوتنەوەی ئیسلامی سەبارەت بە دەرەنجامەکانی هەڵبژاردن و ئەو ناڕەزایەتیانی کە سەبارەت بە دەرەنجامی هەڵبژاردنەکان هەیان بوو دەکەینە تەوەری ئەمەڵقەی بەنامی چاوپێکەوتن و لەلایەن بەڕێز مامۆستا عرفان عەلی عەبدولعەزیز ڕابەری گەشتی بزوتنەوەی ئیسلامی لە کوردستانی عێراق وەڵامی پرسیارەکانمان دەدرێتەوە. مامۆستا بەخێر بێت بۆ چاوپێکەوتنی. زۆر سپاس جەنابیشتان بەخێر بێن، سپاستان دەکەم بۆ ماندوو بوونتان. سپاس بۆ تۆ. مامۆستا ئەو دەرەنجامانەی هەڵبژاردن لەلایەن ئێوە وەکو بزوتنەوەی ئیسلامیەوە چۆن بینرا پێتان وا بوو ئەو ڕێژە سەڵتەی کە هێناوتانە وەکو بزوتنەوەی ئیسلامی ئەوە پێگەی ڕاستەقینەی ئێوەیە لەناو کۆمەڵگای کوردیە؟ نەخێر پێگە بەو شێوازە دیاری ناکرێت لەبەرەوەی ئێمە بەتایبەت دەنگی ئیسلامیەکان ئەگەر حساب بکەین ئێمە لە 125 خەڵکی کوردستان لە 120 بۆ 25 بەپێی حتا و ئامارانی کە منەظەماتی ئەوروپی هەیەە دەنگ بە ئیسلامیەکانەدا. لێرە ئەو خەڵکە تۆ کۆمەڵی ئەندامی خۆتت هەیە وەکو حیزب کە ڕێژەکان هەر ئەوەیە هەموو حیزبێکار تەقریبەن ئەو نەڕێژەی خۆی هەیە ما باقیەکەی ئەو خەڵکە ئیسلام خوازەیە کە دەنگەدا بە و لیستە دەنگەدا بە و پرۆژانەی کە هەتە. ئێمە وەکو بزوتنەوەی ئیسلامی لەبەرەوەی زۆر ئامادە نەبووین بۆ هەڵبژاردن لەبەرەوە تازە بووین کە گەڕابووینەوە بۆ ساحەی سیاست ئێمە نەمانتوانی ئەو لایە فراوانەی ئیسلامیەکان بتوانین قەناعەتیان پێ بکەین کە ئێمە جارێکتر گەڕاوینەتەوە ئێمەیان نەناسی بەباشی بۆیە یەکەم جارێ ئامادە نەبووین بەو شێوازە سەتەلایتمان نەکەوت بۆ ئیش بە تەواوەتی دوایەوە ئەو شەبەکە کۆمەڵایەتیەمان ئێشتا تەواو ئامادە سازی باشی نەبوو نە لە ڕووی ڕێکخراوە جەماوەریەکان نە لە ڕووی ئەو ڕێکخراوە مەدەنیانەی کە قەرار بوو هەمووی دووبارە. بەڵام لە هەڵبژاردننی پێشوە لە ساڵ 2009 ئێوە وەکو بزوتنەوەی ئیسلامی دوو کورسیتان هێنا لە هەڵبژاردنە. ئەوەش هەر پێگەی خۆمان نەبوو بە حەقیقەت چونکە ئێمە حیزبێکی کۆنین و ڕیشەیەکی کۆنمان لە وڵاتە هەیە. ئەمە لەلایەکی تر ڕێبوار لە سەرجەم پرۆسەی هەڵبژاردنەکە لە محەتەکانە بەڕاستی یعنی لەوێژ غەدرێکی زۆر کراوە هەموو حیزبەکان دیارە هەمویان هاتوونەتە دەنگ. ئێمە زۆر محەتە هەیە بۆ نمونە لە شاری هەولێر نوێنەرمان لەوێ هەبووە دیارە ئێمە لە ڕووی لۆجستیوە نەمانتوانین 6,000 ئەندام دابنین لە سەرانسەری کوردستانەوە ئیمکاناتێکی مادی زۆری ئێمە نەمان بوو. بەڵام لەو محەتانە کە نوێنەرمان هەبووە ئەو نوێنەرە خۆی دەنگی داوە چەند کەسی تر هاتوون دەنگیان داوە دواتر چۆتوتی سفر ئێوە دەنگتان سفر باوە خۆم دەنگم داوە کە دوای هەڵیان دووبارە ژماردویانەوە زانن بەڵێ دەنگی بزوتنەوەی تایە دەنگی زۆری شتێ لەبەرەوە ئاوا بەو ئێهمال کراوە لە زۆر شوێن ئەو دەنگانە ئێهمال کراوە ئیتر سەبەبەکە ئایا ئیرادەیەک هەبووە ویستوێتی ئابۆ شێوازە نەخشەی پەرلەمان دیاری بکە ئایا نازانی بۆ وایە. بەڵێ ئێوە خۆتان پێتان وایە کە ئەمە هەر هەڵەیەکی ئاساییە و شتێکی عابرە بەسەر کۆمیسیۆنا تێپەڕێوەیان شتێکی پلان بۆ دارنراو لە پشتێوەی نەخێر حتا ناتوانانی زۆر تۆ کۆمیسیۆنیش تاوانبار بکەیت کۆمیسیۆن ئەوەی کە توانی تا سەعات 5 کەس گلەی نەبوو لە پرۆسی هەڵبژاردن و شێوەیەکی زۆر احتیفالی و جوان بەڕێوە چوو. بەڵام لە دوای سەعات 5 ئەو کێشانە دروست بوو لە دووبارە لە محەتەکانە ئەو کێشانە دروست بوو لە دووبارە ژماردنی ڕێیەکان ئەمە بەڕاستی پرۆسەکەی ناشرین کرد. ئیتر ئیرادەیەک هەیە ئایا ئیرادەیەک هەیە ئەقلیمیە دەولیە ناوخۆمانە حیزبەکانە ئیرادەیەک هەیە کە پێی خۆشە لەوانەیە ئەو خەریتەی ناو پەرلەمان بەو شێوازە. بەڵێ مامۆستا ئێوە لەو ڕووە پێتان وایە کە ئەم ئەنجامە حەجمی ئێوە نییە کە پێتان وایە حەجمی ئێوە لەوە زیاترە یان بەڵێ نەخێر ئێمە نەڵم هەتا یعنی من بەعامەڵێم بەعام ئیسلام خوازانی کوردستان بە پێی هەموو ئامارەکان لە 20 بۆ 25 لە 120 بۆ 125 بزوتنەوەی ئیسلامیش دیارێ باجی ئەومانداکە لە حکومەت بووین لەبەرەوەی کەوە ئەوەی کە خەڵکێکی زۆر هەیە بە ئەو پەڕی سەراحەت و ڕازگۆیی پێی وتوم بزوتنەوەم خۆش هەیە بەس دەنگم پێ نەداوە لەبەرەوەی لە حکومەت بووە.
ئێمە بە حقیقت بۆ ئایندە ئەمانەیە ئیستراتیژیەکی باشتر دابڕێژین و پیشانیش دەین کە بزوتنەوەی خۆ ئیسلامی نەخێر ئەو ڕێژەی خۆی نییە و زۆر لەوە زیاتری خۆیەتی. بەڵێ لە هەڵبژاردنەکەی ساڵی 2009 ئاگە بگەڕێمەوە بۆ هەڵبژاردنە خۆت پێدوانیەکە ئەو هەڵەی کۆمەڵی ئیسلامی بەداخڵبوونی لە ئەتلافێکە لەگەڵ سێ حیزبی تراکە یەکیشان ئیسلامی و دوانیان ئەلمانی بوون وای کرد کە بزوتنەوەی ئیسلامی بەشێک لە ڕێژە دەنگەکانی کۆمەڵ بەرێ بۆ خۆی ئەو دوو کورسی پێم سۆگە بکە ئاخە خۆی ئەو دەنگانی کە ئیستا هاتووە لەگەڵ ئەو کاتا فەرقی نییە یعنی هەر ئەمان دەنگە یعنی لەبەرەوە دەنگی کەس نەهاتووە بۆ ئێمە. بەڵێ ئێستا بەپی ئەو ئاماری کە لای خۆتانە ئێوە چەندتان هێناوە؟ ئێمە بەپێی ئامارەکانی خۆمان لە 35 تەجاوزی کردو بەڵام هەر ئەو ئامارێکی کە ئیستا نووسراوە خۆ 21,000 و ئەوە نەمان کەم نەکردویان ئەو کاتە 27,000 ویستە 21,800 6,000 دەنگ کەمی کردووە لەبەرەوە ئەو قسە ڕاز نییە کە ئەوان ئەیکەن ینی بڵێن وڵات دەنگی ئێمە چوە بۆ ئەوان دەنگی ئەوان نەهاتوو ئێمە. بەڵێ ئەو ئامارەی کە کۆمیسیۆن خوێن دەوانێ بە پێ و ئامارە بزوتنەوەی ئیسلامی 21,834 دەنگی هێناوە بەڵام زانیاریەکی تر هەیە کە باز لەواکە کە لە ئەنجامە بەراییەکانە ئێوە خۆشتان زانیاریتان هەبووە کە دەنگی بزوتنەوەی ئیسلامی لە سنووری 16,000 دەنگێکا بووە. نا بەس محافەزەی سلێمانی بەس محافەزەی سلێمانی ئێمە ئەوە لە ناو سلێمانیان نزیکەی نەک 11,000 ئەمە بەستەنا لە سنووری پارێزگای هەڵەبجاکە ئیسا پارێزگای 6,000 دەنگمان هێناوە لە ناو محافەزەی سلێمانیە ئەنجامی بەراییەکان 13,000 بوون. ئێوە کۆمیسیۆن بە تایبەتی پەیوەندیان لەگەڵان نەکردن کە سەبارەت بۆ ئەنجامە قسەتان لەگەڵا بکەن؟ نەخێر کۆمیسیۆن چەند جار کە قسەمان لەگەڵا کردوان هەر ئەوەیان وتووە کە ئێمە هیچ نەتیجەیەک بە هیچ کەس نادەین. بەڵێ بەڵام ئەگەر نسبەی دەنگەکانتان لەگە 2009 نزیک بێت لە یەکەوە ئەیکەوایە بۆ کورسێک پاشەخشەتان کرد لە پەرلەمانە لەبەرەوەی کەوا بەڕاستی ئەوە قانونێکی نەزام لە کوردستان ئەگەنە لە عێراق وا نەبوو کە وەختی ئەو پۆینتانە ئەمێنێتەوە بەسەر قائیمەی فائیزە تەوزیعکرێ بەڵام ئێستا بەسەر قائیمەی غەیرە فائیزەیشا تەوزیعکرا لەبەرەوە 3 کورسی لەو قائیمەی فائیزە ڕۆژت بۆ ئەو قائیمانەی کە فائیزە نین لەبەرەوە ئەگەنە ئێمەش کورسیەکمان هەبەرەکەوت وەکو 2000. بەڵێ مەمەسا ئاماژەت بەوەیە کە ئێوە بەج ئێوەتان ناوە کە لە حکوومەتتا بەشدار بوون ماوەیە قسەتان لەسەر ئەوە کرد کە ئێوە لە حکوومەت پاشەخشاکەن بەڵام دوای پاشەخشەتان نەکرد بۆ نەتان کرد. کاگڕێوار ئێمە کاتێکە 2008 بڵێن دووبارە هاتینەوە ناو عملی سیاسی بە قووەت و زۆر بەباشی هاتینە پێش لە 2010 تووشی پاشەخشەیەکی زۆر خراپ بووین بە ئەویش بە ڕۆشتن بۆ ناولیستی تەحالوفی کوردستانیەوەی عێراق لەوە ئێمە هەموو برایان نەزان کە من ناڕازی بووم بەوە ڕێی خۆشمان بە سەراحەت وت ئەوە زۆر زەربەیەکی گەورەیدا لە بزوتنەوەی ئیسلامی زۆر یان تا ئێسیش پێمان و دیارە دوایەوە ئێمە من لەو کاتە ڕابەر نەبووم کە بەشداری حکوومەتمان کرد پێش کۆنگرەکە بوو هەچەند کادیرانی بزوتنەوەی ئیسلامی لە 180 پێیان باش بوو کە بەشداری بکەین لە وەزارەتی ئەوقاف بەڵام دواتر کە من بوومە ڕابەر 6 مانگ دوای ئەوە بوو ئاگاداریەکمان کرد کە ئێمە ئۆلتیماتیۆمێکماندا بە حکوومەت کە ئێمە مانوێت سەحب بکەین لەسەر ئەو ئۆلتیماتیۆمە دانیشتن کرا چەند دانیشتنێکرا لوجنە دیاری کرا کە بەڵێ ئایانویست نیگەرانیەکانمان چارەسەر بکەن بەڵام بەداخۆ 6 دانە مانگ لجنە و لجنەکاری هیچ نیگەرانێکیش لا نەبرا و ئێمە بەڕاستی زەرێکی گەورەمان کردەوە. بەڵێ ئەو کاتە نەتانتوانی ئەوە قسەکەی خۆتان بەرنەسەر و پاشەخشە بکەن؟ بەڵێ ویستمان زۆر بە جددیش بووین کە پاشەخشە بکەین بەڵام ناڵم لجنە دیاری کرا لە بینی ئێمە حکوومەت کە نیگەرانیەکان چاک بکەن بەڵام یعنی حەقەت دەستیان پێکردین. بەڵێ هەر لەو ماوەیە دەنگۆی ئەوە لە ئارایە بوو کە پارتی دیموکراتی کوردستان فشاری خسۆدە سەر ئێوە ڕێگەی پێناون کە پاشەخشە لە حکوومەتتا بکەن. نا ئەسڵ ئەساسی نیە هیچ کەس ڕێگر نەبووە لەبەرەوەی کە ئێمە پاشەخشە بکەین یان نەکەین. مامۆستا پێ ئەو زانیاریانەی لە بەردەستی منایە ساڵی 2010 لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقا بزوتنەوەی ئیسلامی نزیکەی 8,000 دەنگێکی بەدەستهێناوە
ڕاستە من خۆم دەنگم نەداوەی تر ئەسڵەن مەکتەبی ڕێخستن دەنگی نەدا منەمە یەکەم جارمە دەنگ بدەم بۆ ئاگادار بەڵێ ینی لە 2002 تا 2013 لە 8,000 سەوتەوە بۆ 21,000 سەوت نوعێک لە ینی قەڵەمبازێک نییە ئەمە نەخێر یعنی ئێمە ئەرزم کردی تۆ ئەو جەماهیرەی کە دەنگەدا بە تۆ دەنگ بە پرۆژەدا دەنگ بەوادا کە تۆ خیتابی سیاسی چییە؟ ئێمە نەمانتوانی ئەم خیتابە سیاسی ئێمە بگەین نەخەڵک یعنی ئەو جەماهیرە مسلمانە ئەو جەماهیرە ئیسلام خوازە تا ئیسن ینی تا ئەم لەحزەیش لەبەرەوەی ئێمە سەتەلایتەکەمان هێشتا تەواو خۆی نەگرتووە نازانێ خیتابی سیاسی ئێمە چی ئەمە یەک دوو خەڵکێکی تریش بەڕاستی زۆر بێ ئینسافانە دژی ئێمە ئیشی کرد زۆر ئێمەی ناشرین کرد لە بەرچاوی خەڵک بەڵێ ببوورە ینی ئەمە لەسەر ئەوە هەڵەسەیە بکەم ئەو خەڵکی تر با بەڕوونی قسە بکەین مەبەستت لە کۆمەڵی ئیسلامیە کە زیاتر ئێوە وەکو دوولایانی ناری یەکتری دەرەکەون بەڵێ ئەوان ئاشکرا ینی بەداخۆ زۆر بەداخۆ ینی ئێمە لە دوای کۆنگرە بڕیارماندا بوو کە بە هیچ شێوەیەک یەک ئەندامی بزوتنەوەی ئیسلامی قسە لەسەر هیچ جهەتێکی ئیسلامی نەکا لەسەر هیچ کەسێکی ئیسلامی بەڵام بەداخۆ ئەوان لە حملێ هەڵبژاردن هەم حملەیش و حملەکانی پێشویش زۆر هێریشیان کردە سەر ئێمە وەکو ئێمە پێمان زۆر سیر بوو ینی وەکو وابوو کە ئەوان دش بە ئێمە ئیش بکەن ینی حملەکەیان وابوو لە حملەکان لە چەند شوێن بە تەسجیلکراوی لە لامانەکە قسەیان لەسەر ئێمە کردووە بەڵێ ئەو ناکۆکیانەی نێوان ئێوە و کۆمەڵی ئیسلامی ینی بۆچی ئەم ماوە درێژەی خایاند لە 2001ەوە هەتا ئێستا ئەم ناکۆکیانە هەر بەلایەنەکەوتەوە هەر ماوەتەوە وەکو خۆی و هەرجار ناجارێ قسە لەسەر یەکتر ئێمە قسەمان نەکردو لەسەر ئەوانێ من لە ساڵێک لە دوای کۆنگرەوە یەک کەلیمە قسەمان نەکردووە و هیچ کاتیش ئامادەنین قسەیان لەسەر بکەین و هەمووشی بە برای خۆمان نەزانین بەڵام ئیتر دیارە لەوانەیە هەموو حیزبێ دیفاع لە بەقای خۆی بکات بەڵێ بە قەنەعاتی ئێوە ئەوان بۆ قسە لەسەر ئێوەکەن ئەرزم کردی ئەوان ئەیانوێت لەوە چێ دیفاع لە بەقای خۆیان بکەن لە بوونی خۆیان پێیان وابێ ئەگەر بزوتنەوەی ئیسلامی بگەڕێتەوە مەیدان لەوانەیە بوونی ئەوان بەو شێوازە نەبی بەڵێ بەڵام خۆت پێت وانیە کە لە ئێستا یەکێک لەلایەنە ئیسلامیە هەر بەهێزەکان لە گۆڕەپانی سیاسی کوردستانە کۆمەڵی ئیسلامیە کە ڕەنگە ئەوە وا بکە مەترسێکی ئەوتویان نەبێت لەمانەوەیان ئەگەر مەترسیانی ئەی بۆ ئاوە هێرشەکەنە سەرمە بەڵێ مامۆستا بۆ ئەم هەڵمەتی هەڵبژاردنە ینی بە قسەکانی جەناب دووا دەرەکەوێت کە ئێوە ئومێدێکی زۆرتان لەسەر کەناڵە سەتەلایتەکەتان هەڵچنەی بێ یعنی بزوتنەوەی ئیسلامی بوو مێژووی خۆیەوانێەوە بۆ هەموو هەڵبەز و دابەزەی کە پێیان تێپەڕی و بە بڕۆی خۆتان مانای هەیە ینی هەموو ئومێدێک بە سەتەلایتێ ببەستێ نا مەسەلە سەتەلایت نییە مەسەلەوەیە تۆ جەماوەرێک هەیە کە 3 ملیۆن 4 ملیۆن کەس جەماوەری کوردستانە دەنگ ئەدا ئەم جەماوەرە تۆ چۆن حاڵیەکەی کە من هەم بە شێوەی فەردی تۆ هەر ئەوە نە پێ حاڵیەکرێت کە 20,000 و 30,000 پێ حاڵیەکرێ بەڵام کە تۆ لە ڕێگەی دەستگا ڕاگەیاندنەکان و ئەتوانی زۆرترین خەڵک ئاگادارکەی لەو خیتابە سیاسی کە هەتە ئێمە لە ڕابردووە بەڵێ هەبووین بەڵام خەڵک ئیستا جیلی گەنج و ئەو جیلە تازانە زۆر نازانێت ڕابردوو چییە لەبەرەوە پێی خۆشە ئایندەیش بزانێت تۆ لە دەمی تۆوە بزانێ ئایندە چییە جا لە بە حەقەت لە دەمی ئێمەوە نەیزانی ئایندە چییە بەڵێ ئەو ناڕەزایەتیانی ئێوە بەرامبەر و ئەنجامانی هەڵبژاردن بەکوێ ئەگا هەڵۆستان چیە بێ لە داهاتوە ئێمە ئەوەی کە سکاڵا لە ڕوو بە شێوەی قانونی سکاڵامان ئەمڕۆ تەقدیم کردووە ئیتر ئەو خوشکەمان لە دەستگای هەڵبژاردن ئەزانێت چۆن سکاڵاکان تەقدیمکە لەسەر شێوازێ لەسەر هەولێر و لەسەر محافەزەی دهۆک و لەسەر هەروەها سلێمانی سکاڵامان تەقدیم کرد ئیتر چاوەڕێیەکەی بزانین نەتیجەکەی چی بەڵێ ینی ئێوە لە هەر سە پارێزگاکە قەناعەتان بەوەیە کە دەستکاری دەنگەکانتان بەڵێ بەڵ ئێهمالی کراوە لە دەنگەکەمان بەڵێ لە کامیانە زیاتر پێتان وایە کە زۆر دەستکاری کراوە بەڵێ ئەوەی کە دیارە ئیسەوە سلێمانی و فەرمووت دیارە تا حەدێک مەسەلەن چەند دەنگ هاتووە چەند دەنگ نهاتوێ بەڵام لە هەولێر دەنگەکان دیار نییە ئەسڵان ینی زۆر دیار نییە بەڵێ ینی زیاتر ئێوە گازەندەی ئێوە لەسەر هەولێر و دهۆکیش بەڵێ بەڵێ مامەسا بۆ پێکهێنانی حکوومەتی ئایندەی هەرێمی کوردستان
ئێوە هەڵوێستان چییە بێ بەشداری لە حکوومەتاکەنەوە یان لاینی ئۆپۆزیسیۆن هەڵەبژێرن؟ ئەسڵەن یعنی ئەم مەسئلەی تەشکیلکردنەوەی حکوومەت ڕێبوار سەختە، پێم وایە ئەم جارە سەختتر ئەبێ لەبەرەوە ئەگەر بێت و دوو سیناریۆ هەیە بۆ تەشکیلکردنی حکوومەت. یەکێکیان سیناریەکی زۆر چاکە، کورد لەم قۆناغا باتە قۆناغێکی تر کە ئەوش سیناریۆی بەشداریکردنی هەموو حیزب کوردستانیەکانە بە تایبەتی گۆڕان. چون گۆڕان کۆمەڵی شیعاراتی وتووە ئەگەر ئەو شیعاراتانەی جێبەجێ بکە لە بەشداریکردنیان لە حکوومەت بەڕاستی حکوومەت ئەگۆڕێ. دوو هەم مەسەلەی یەکێتی تەحملی ئەو ینی لە ڕووی نەفسیوە لە ڕووی ڕۆحیوە تەحملی ئەوە بکە کە بێتە حیزبێکی مەدەنی. ئەگەر ئەوە ببێ ئێمە ینی هەنگاوێکی زۆر عیملاقەنین بۆی ئەو کیانی خۆمان بکەینە کیانێکی مەدەنی و جوان سەر لە نوێ لەشکر یەک بخرێ، ئیدارە یەک بخرێ، دوو حکوومەتی نەمێنێ. ئەوەش بەڕاستی ڕۆڵی یەکێتی تایە زۆر مهمە بێ، ڕۆنی گۆڕان، پارتی دیموکراتی کوردستان، ئەمانە ئەم سێ حیزبەکە ئەتوانن ڕۆڵێکی زۆر جوان ببینن. جا سیناریۆی یەکەم ئەوەیە کە هەموو بەشدار بن و بە هەمومانەوە بتوانین ئەم هەرێمەمان بکەینە هەرێمێکی موئەسسەساتی و جوان. ئەمە حکوومەتێکی زۆر چاکە بێ، ڕۆحی ئینتیمابوونی ئەندامانی ئەم هەرێمەش زۆر بەهێز. تا چەند نزیکە ئەو سیناریوێ؟ وەڵاهی نزیک نییە، زۆر سەختە. بەتایبەتی ببوورە ینی لەلایەن کێوە تۆ پێت وایە کە سەختە؟ والله لەو لایەنەی کە گۆڕان بەشداری حکوومەت بکاتیان لەو لایەنەی کە یەکێتی و پارتی بۆ نمونە قبوڵ نەکەن گۆڕان بەشداری لە حکوومەتدا بکە. ئەگەر ئێمە بەعام بڵین دەسەڵات، یعنی ئەو دەسەڵاتە سەختە ئیسە بێت قبوڵی بکە گۆڕان بێت ئەو شێوازە لە بڵین تەسەورەی کە هەیەی بۆ حکوومەت بێت فەرزی بکە بەسەریانە لەوەتی سەخت بێ. بۆیە ئەمە سیناریۆیەکی زۆر چاکە بەڵام سەختە. سیناری دووهەم ئەوەیە کە هەر وەکو جاران حکوومەتێک پێک بێت لە هەم دووبارە لە پارتی و یەکێتی و لایەنێکی ئیسلامی بڵین، ئەو کاتە بەڕاستی هەر وەکو جارانی لێ دێتەوە، گۆڕان ئەبێتەوە بە معارەزە و خەڵک زۆر بێزار و بێتاقەتە بێت و نائومێد دەبێت لە بەشداریکردن ئەسڵان لە حتا عەمەلی سیاسیش. بەڵێ ئەو لایەنە ئیسلامی کە ئاماژەت پێدا ئەگەر حکوومەت بەو شێوە کلاسیکیەک لە ڕابردووە دروست کرا بۆ دروست بکرێتەوە وتە دێکێتی و پارتی و لایەنێکی ئیسلامی، کۆمەڵی ئیسلامی خۆی یەکلا کردوەوە کە لەبەرەی ئۆپۆزیسیۆنایە و یەکگرتوش بە هەمان شێوە. پێت وایە لایەنە ئیسلامی ئێوە بن کە بەشداریان لەگەڵاکەن؟ نەخێر، ئێمە نەمانوت ئێمە بەشداریەکەین، ئێمەڵێن نایەکگرتوویە خۆی یەکلا نەکردێتەوە کە معارەزەی یەکگرتوو تایسش خیتابی سیاسیەوەیە کە ئاڵێ ئێمە بەجیا بیرەکەینەوە، بەجیا تەسەورمان هەیە بۆ بەشداریکردن یا بەشداری نەکردن. لەبەرەوە نازانین کێ ینی بەشداری ئەکە. بەڵام مهمەوەیە ینی ئەگەر ئاوابێ بەڕاستی ئەوە سیناریۆیەکی باش نییە، ینی بۆ ئەسڵی قەستم هەرێمەکەیە، پرۆسە سیاسیەکەی. من قسەکەی من لەسەر بزوتنەوەی ئیسلامی بوو، تا چەند ئەگەرەیەکی بەهێزە کە بزوتنەوەی ئیسلامی لەم کابینەی حکوومەتی ژاجارێکە پۆستێک وەربگرێتەوە بەشداری لە ئەمەگە حکوومەتە بنکە فراوانەکەوێ و بەشداریەکەین وەکو حیزبانی تر. ئەگەر ئێمە شەرتیشماندا ناوە پێشتر و تومانە جاری پێشوو بەڕاستی زۆر زەرەرمان کرد لەبەرەوەی کەوا ئەو حکوومەتە ئێمە بەشداریکی ڕەمزی بوو، هیچ توانایەکمان یعنی نەبینی لەو وەزارەتی ئەو قافا هیچ نەمانتوان هیچ گۆڕانکاریە بکەین. لەبەرەوە ئەگەر ئا بەو شێوە ڕەمزێ بێ مطلقاً بەشداری ناکەین، چه حکوومەتی فراوان بێت چه حکوومەتی نافراوان بێ بەشداری ناکەین. بەڵێ بە قسەکانی تۆی ئەوام هەڵسانگاند کە ئێوە پێتان وایە جێبەجێکردنی ئەو دنیابینی کە بزوتنەوەی گۆڕان هەیەی بۆ شێوازی حکومڕانی بەلای ئێوە شۆ دنیابینیکی پەسەندە. بەڵێ خۆی تۆ ئێستا یعنی لەم سیستەمی ئەم سیستەما کە هەیە لە هەرێما بە حەقیقەت ئەگەر چاکسازیتیان نەکرێ و چاکسازیەکی ڕیشەیتیان نەکرێ یعنی ناکرێ، یعنی ڕۆحی ئینتیمابوون دروست نابێ بۆ کورد لەم هەرێما ڕۆحی ئینتیمابوون دروست نابێ. بەڵێ باش ئەگەر ئەو دنیابینی ئێوە بزوتنەوەی گۆڕان ژلێکەوە نزیک بێ ئەی نێوانی ئێوە دوو حیزب لە چه ئاسێکایە تا چەند ئێوە ئامادەن کە ئەگەر لە حاڵەتێکا بزوتنەوەی گۆڕان بەشداری لە حکوومەتانەکە و بێتەوە بۆ ئۆپۆزیسیۆن
ئێوە پشگیری لەبەرەی ئۆپۆزیسیۆن بکەن. ئێمە عرضم کردی ئەگەر ئێمە بەشداریکردنمان ڕەمزی بێ مطلقاً بەشداری ناکەین یعنی ئەو کاتەی تر ئۆپۆزیسیۆن بوون خۆ ئەوە نییە بڵێ دانیشی و بەرنامەدا بنێ ئەو کاتە هەر حیزبە و شێوازی خۆی شێوازی مامەڵەکردنی لەگەڵ پرۆسە سیاسیەکە خۆی تا چەند ئیسان نزیکن لە بزوتنەوەی گۆڕانەوە ئێوە؟ ئێمە هیچ کێشەیەکمان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان هەر لە ئەوەڵۆ تا ئیسیش نەبووە پەیوەندیشمان زۆر باش هیچ خراپ نی. بەڵێ مامەستا تۆ ئێوە خۆتان ینی بڕاتان بەوەیە کە زیاتر بۆ ئەو ئەچن کە تەشکیلی حکوومەتی داهاتوو پێگەنانی حکوومەتی داهاتوو زیاتر نزیکە لە کەم سینناریۆ لە سینناریۆیانی کە تۆ باسە کرد بە پێی خوێندنەوەی ئەو واقعە سیاسی کە ئێستا لە کوردستان هەیە بەپێی ئەوەی کە ئیستا لە ئیعلامە ئایبینی هەر لە ئیسەوە خەریکە تقریبان حملەی ئیعلامی دەست پێ ئەکاتەوە دژ بە یەکۆمانە بەپێی ئەوە بەداخۆ ینی لەوە ئەچێ لە سینناریۆ دووهەمەوە نزیک بێ نەک لە سینناریۆی یەکەمەوە چون سینناریۆی یەکەم سەختە ینی ئەو گۆڕان لێرە یا ئەوەیە بەشداریەکی فعلیەکە و ئەو وەزارەتە سیادیانی کە پێیانکو میراتگەرێکی یەکێتی بەشداریەکە ئەو وەزارەتە مهمانی کە پێشتر بەدەست یەکێتیوە بوو حەدی ئەقل نیوەی ئەو وەزارەتانە وەرگێ ئەمە پێ ناچێ ینی لە ڕووی نەفسیوە ئەم دەسەڵاتە ئامادە بێ بۆی ئەو کارە بکە. دوو هەم ئەگەر ئەوە نەکا هەر وەزاراتی تر وەرگێ بەڕاستی ئەوە گۆڕان ئەو کاتە ئەکەوێتە مەغزەقێکی گەورەوە خۆی یعنی ئەگەر بەشداری بکە بەڕاستی ئەکەوێتە ینی ئەو شعاراتانەی ناتوانێت جارێکی تر خەڵکی پێ قەنەعەت بکە کە بەڵێ بەردەوام بووم لەسەری. بەڵێ تۆ پێت وایە پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان نەتوانن لە کابینێکی حکوومەتە پێکەوە کار بکەن؟ بەپێ ئەم ئیستە سەرەتایی بڵێن حەملەی ئیعلامی دەست پێ کردووە پێ ناچێ بتوانن. کەواتە پارتی ڕەنگە هەر پەنا بۆ یەکێتی نیشتمانی بەرێتەوە. یاخواوانە بێ یاخوا هەمویان بە یەکۆ بەشداری بکەن هەموو هێزە سیاسیەکان ئەوەی کە دەرچووە لە بە حەقی خۆی دەرچووە و گەیشتۆتە پەرلەمان هەمویان بە یەکۆ بەشداری بکەن لە حکوومەتێکی بنکە فراوان بەڵام سەیری واقعەکە کە ئەکەیت پێ ناچێ بەو شێوازە بێ کە هەمومان ئەمانەوێت. زۆر باشە ناوڕێکی کوردوەرەگرن و دوای ناوڕۆ بەردەوام بین لە گفتوگەکەمان. بەڕێزان پاشەم ناوڕاگەڕێنەوە لاتان.